سپێدە باش بینەرێن هێژا و خۆشتوی لە هەر جاکینە ڕێز و سلااوێن پرۆگرامی بیانی 24 قبول بکەن جا لە کادی لە ڕۆژە چارشەمبی پرۆگرامی بیانی بشار هاتە خزمەتە هەوەیەن هێژا و خۆشتوی ئەڤڕۆمە پێویستانی ئەم یەک تەوەرە بۆ پرۆگرامی خۆدانین بۆ ئەوەی ئەم زێدەتر دەربارەی ڕەمەزانێ چۆنیەتی ئامادەکردنا جەستەی بۆ مانگا ڕەمەزانێ بزانین ئەم چاوە جەستە خۆ ئامادەکەین دوی تەواریدا ئەم گەلێک دەگرنگی پێداین ئەس داخوازێ لە هەوەتکەم هەتا دوماهێکا پرۆگرامی دیگەلمەدا ببینە. وەرم باباسی توێژینەوەیەکتان بۆ بکەم بە گوێرەی توێژینەوەیە کە لەلایەن زانکۆی مینهۆی پورتوگالیەوە ئەنجامدراوە. ئەو منداڵانەی لە کاتی نان خواردن شاشە بەکاردێنن هەستەکانیان لەدەست دەدەن و پێی نازانن کە تێریان خواردووە. بە گوێرەی ئەنجامەکان ئەو منداڵانەی لەلایەن دایک و باوکیانەوە ڕێگەیان پێدەدرێت تەماشای مۆبایل یاخود شاشەکان بکەن. سەدا 15 زیاتر لەو منداڵانە ڕێگەیان پێ نادرێت ئەگەری قەڵەوبوونیان زیاترە. توێژەران دووپاتیان کردوتەوە تەماشاکردنی تەلەڤزیۆن و موبایل بۆ منداڵان و بە تایبەتی لە کاتی نان خواردن مەترسیدارە چونکە هۆشیان دەبات و ئاگایان لە خۆیان نامێنێت. ئاماژە بۆش کراوە ئەو منداڵانەی قەڵەون و کێشەیان زیادە مەترسی توشببوونیان بە نەخۆشی شەکرە زیاترە. توێژەران پێیان وایە تاوەکو تەمەنی 2 ساڵی باش نییە منداڵان تەماشای شاشە بکات وەک تەلەڤزیۆن ئایپاد مۆبایل. هەروەها لە دوای تەمەنی 2 ساڵیەوە منداڵ باشترە 1 بۆ 2 کاتژمێر زیاتر لە ڕۆژێک تەماشای ئەم ئامێرانە نەکات. لە جیاتی ئەوە کاتەکانی بەیاریکردن بباتە سەر چونکە لێکۆڵینەوەکان دەریان خستووە کە مێشکی منداڵ باشتر گەشە دەکات بە یاری کە خۆی بیکات لەوەی بە یاریەک کە لە ڕێگای ئەو ئامێرانەوە بیکاتە. وەک نەریتێکی ساڵانە بە بەشداری زیاتر لە 100 کەس پێشبڕکەی حشتر لە شاری حەزرەموتی ڕۆژهەڵاتی یەمەن لە ناوڕاستی مانگی شەعبان بەڕێوە دەچێت. مێژووی ئەو پێشبڕکەیە بۆ بەر لە سەدان ساڵ دەگەڕێتەوە بۆتە ناسنامەیەکی ڕەسەناتی خەڵکی یەمەن و بەشێکە لە دابوونەریتی بەدەویەکانی ئەو وڵاتە و ناوچە عەرەبیەکان بەگشتی. بعد أيام من تدشين طقوس الزيارة الروحية إلى قبر النبي دوای چەند ڕۆژێک لە سەردانی ڕۆحی بۆ گۆڕی پێغەمبەر هود لە شاری حەزرەمەوتی ڕۆژهەڵاتی یەمەن کە هەزاران زیارەتکاری ناوخۆ و دەرەوە لەوێ چاویان بەیەک دەکەوێت یەکێکە لە کۆنترین نەریتە کۆمەڵایەتی و ئاینیەکان. ئەو زیارەتە بە پێشبڕکەیەکی وشتر کۆتایی دێت. عائد لەگەڵ وشتر خەنەکراوەکەی بە ناوی مەرساد لە ناوەڕاستی گۆڕەپانی شاری تەریم وەستاوە. عائد دەڵێت ماوەی ساڵێکی تەواوە بەڕاهێنانکردن بە وشترەکەی ئامادەکاری بۆ ئەو پێشبڕکەیە دەکات. يقول عائد إنه يستعد للمشاركة في المنافسة بعد أن قضى في رعاية جمله عاما كاملا. الاعتنوا سنة كاملة اعتنوا عشان هذا السباق سنة ساڵێکی تەواوە گرنگی بە حشتەکەم دەدەم بۆەوەی لە پێشبڕکەیەکدا بەشدار بم. سپاس بە خوددا هەموو شتێک باشە ئەم پێشبڕکێش نەریتێکی کۆنە لە باو باپیرانمانەوە بۆمان ماوەتەوە. من أيام الشباب الأيداد القدام يعني. بأجواء حماسية وبين جموع غفيرة من المشجعين والمشاهدين پێشبڕکێکە لە کەشێکی گڕوتیناوی و لە ناو قەرەباڵغی و هاندەران دەست پێ دەکات. 19 کەس لە پێشبڕکەی ئەم ساڵدا بەشدارن. پێشبڕکێکە بە چەند گەڕێک لە سەر ڕێڕەوێک بەڕێوە دەچێت کە درێژەکەی 1 کیلۆمەترە. جگەلەوەی ئەو پێشبڕکەیە چالاکیەکی وەرزشیە لە هەمان کاتدا بۆتە ناسنامەیەکی ڕەسەنی بەدەویەکانی حەزرەمەوتی یەمەن و عربي ديرين مكون أساسي للهوية الحضرمية البدوية والأصالة اليمنية والعربية العريقة. عمر سباق الجمال تقريبا 800 سنة. تەمەنیان پێشبڕکێ نزیکەی 800 ساڵە. پێشبڕکەیەکی دادپەروەرانەیە و دروشمی شاری حەزرەمەوتە. حشتر پێگەیەکی گەورەی لای خەڵک هەیە و پەیوەندێکی بەهێزی لەگەڵ مرۆڤی حەزرەمەوتی تەواوی لایەنەکانی ژیاندا هەیە. علاقته بالدان، علاقته بالإنسان، علاقته بالسباقات التي تعد المشاركة في سباق الهجن فرصة لاستعراض مهارات. بەشداریکردن لە پێشبڕکێی حشتر دەرفەتێکە بۆ نمایشکردنی توانای بەخێوکەرەکانیان. بردنەوە تایدا پێگەیەکی بەرزی کۆمەڵایەتی بە خاوەنەکەی دەدات و ناوی کەسی براوە تا کاتی پێشبڕکەی ساڵی دواتر دەبێتە وشەی سەرزاری خەڵک.
لەگەڵ تێپەڕبوونی کات ئەو پێشبڕکێ لە کۆمەڵگەی ناوخۆیدا چالاکتر دەبێت و دیارترین نێو چالاکیانن کە خەڵک لە نێوان نەلیتی ڕەسەن و زیندوو هێشتنەوەیدا بە تامەزرۆیەوە چاوەڕێی وادەکەی دەکەن. أيمن قائد كردستان بسوتشار حضرموت. هەمیشە دەڵێن بە گۆریەوە بخەوی باشە، بێگۆریە بخەوی باشە، ئێستا نازانین چی بکە، وەرم با پێتان بڵێم چی بکەین. لە پێشیناندا هەمیشە ئەومان بەروێ کەوتووە کە نووسم بە گۆرەوی بەختی خراپ یاخود خەوی نەخۆش دروست دەکات. لە هەمان کاتیشدا ئەوەش گوتراوە کە گۆرەوی وا لە مرۆڤ دەکات زووتر بچێتە نێو خەوەوە چونکە یارمەتیتر دەبێت بۆ هاوسەنگبوونی پلەی گەرمی لەش. با بزانین زانست چی دەڵێت دەربارەی ئەمە لە نوێترین توێژینەوەی پزیشکیدا دەرکەوتووە. بەڵێ گۆرەوی یارمەتیتر دەبێت بۆ زوو چوونە نێو خەوە چونکە کاتێک قاچەکانی مرۆڤ گەرم دادەپۆشرێت دەبێتە هۆی دابەزینی پلەی گەرمی لەش. ڕەنگە ئەمە بۆ هەموو کەس گونجاو نەبێت، بۆیە پزیشکەکان ئامۆژگاری هاوڵاتیان دەکەن بە ئارەزووی خۆیان بکەن. چۆن بە ئارەزووی خۆیان بکەن؟ ئەگەر بە گۆرەوی نووسن ئاسوودان لە کاتی نووسن گۆرەوی لە پێ بکەن، ئەگەریش پێی ئاسوودەنین با لە پێی نەکەن. بەڵام دەبێت ڕەچاوی ئەوەش بکەن ئەگەر بە گۆرەویەوە بخەون هەوڵ بدەن گۆرەوی سووف لە پێ بکەن. بۆچی نەک پۆلیستەر و پەم و مادەی دیکە، چونکە سووف ڕێگە بەوە دەدات هەوا بەر قاچەکان بکەوێتن. بەێ بینەران هەروەکی من دەستپێکی ئاماژە پێدا ئەڤڕۆ دێ بەحسە هەندێکین ئەم چاوە جەستێ خۆ ئامادەکەن بۆ مانگا ڕەمەزانە پیرۆز. بێ مەبەستێژی مە چەندین پرسیار ئامادە کردینە دێ ئاراستەی دکتۆر شێروان نانەکەلی پزیشکی پسپۆڕی هەنا و فۆسۆلۆژیات جەستەییکەین. دکتۆر تو گەلێک بخێر هاتی زۆر سپاس کە تو میێوانێ مابووی. زۆر سپاس. دکتۆر دەستپێکە دەستبێژم ئەم چاوە جەستێ خۆ ئامادەکەین، پێویستە ئەم جەستە خۆ ئامادەکەین بۆ ڕەمەزانێ؟ بەڵێ بۆ وەڵام داوانەیە ئە پرسیارە پێویستەوەی بزانین ئێمە دەبی بزانین تەمەنمان چەندە و نەخۆشی نیان تەندروستین و ڕەگەزەکە و لە چ حالەتە چین. بە شێوەی گشتی ئەو کەسانێکەوە تەمەنیان با بڵێن لە 13 ساڵ زیاترە یان با بڵێن گەنجن و بێ کێشەی تەندروستینە هەموو شتێکیان باشە ئەو خۆ ئامادەکردنەوەی ناوێتن بەڵێ ناوێتن. بەڵام ئەو کەسانێکەوە یان منداڵن یان زۆر بە تەمەن بە ساڵات چوون یانیش با بڵێن نەخۆشن و یانیش پێشتر شارەزایان هەیە لە جەستێ خۆیان کەەوە ئەو خۆراگریان نییە لە بۆ بێ ئاوی و بێ خواردن بۆ ماوەک، بەڵێ ئەوانە پێویستە خۆیان ئامادە بکەن بۆ ئەوەی بتوانن ئینشاءالله مانجی ڕەمەزانی پیرۆز بێ کێشەی تەندروستی بەڕێکەن. باشە دکتۆر کەواتە باڕوونکردنەوەی زیاتر بە بینەران بدەین چۆن ئەوانەی بەتەمەنن یان ئەوانەی نەخۆشن لە ڕووی تەندروستیەوە خۆیان ئامادە بکەن. بەڵێ ئەو ماوەی بەڕاستی ژمارەی زۆر لەو کەسانە کە بە ساڵات چوونیان بە تەمەنن ویان ئەوانی کە کێشەی تەندروستیان هەیە سەردانی مایان کرد. واتە ئەو کەسێک کە ئەگەر کێشەش تەندروستی هەیە بۆ نمونە نەخۆشی شەکرەی هەیە، زەختی هەیە، نەخۆشی گەدەی هەیە، نەخۆشی گورسیلێ هەیە، نەخۆشەشی تری هەیە خوێنمەینی هەیە، یانیش تەمەنی لە سەروی 65 ساڵە با بڵێن یانیش خۆی با بڵێن ماندووە جەستێ ماندووە لە بەرەوە پێشتر کێشەش تەندروستیە بۆ ئەوانە پێویستە سەردانی پزیشک بکەن و ئەو پشکنینانەی پێویستە کە بۆیان بکرێتن هەتا بزانین لە چه ئاستەی تەندروستی دانە ئێستاکە بۆیان بکرێتن و ئێمە بە سوپاسەوە هەموو جارێک کە بڵێن ئەو شتە ڕوودەداتن حتا مامۆستا و زانە ئاینەکان دەڵێن بڕۆ سەردانی دکتۆر بکە ئەو با بڕیار بداتن واتە بڕیارەکە لای دکتۆرە کەەوە پێی بڵێت تۆ دەتوانی بە ڕۆژی بی یان ناتوانانی. ئێمە بە پشکنینی خۆمان بە پشکنینی لەوانەیە خوێن لەوانەیە هێلکاری دڵیان تیشتی سینگە ئەو شتانە دەگەینە سەر ئەو بڕوای کە ئەو کەسە ئایا دەتوانی بە ڕۆژی بیان ناتوانین ئەگە دەتوانی چۆن ئامادەیکەین لە ڕووی دەرمانەوە لە ڕووی با بڵێن ئامۆژگاری پزیشکیەوە هەتا دیسان دووبارە ئەوە کێشەی لۆ دروست نەکاتن ئەوەندە سەعاتێکەوە بە ڕۆژی دەبیتن. باشە دکتۆر ئەگەر بینە سەر ڕووی ئامۆژگاری و دەتانی هەندێک ئامۆژگاریمان بۆ بخەیتە ڕوو ئەگەر کەسێک ئێستا بێتە لای تۆ بە ساڵات چوو بێت دەرمانی هەبێتن و بەرگری جەستەی لاواز بێت تۆ چی پێداڵێت؟ بەڵێ ئەو کەسانێکەوە بە ساڵات چوونە و دەرمانیان هەیە و نەخۆشیان هێمە زۆربەی هەرە زۆریان کە تەمەشایان دەکەین توانایان نییە ئامۆژگاریمان ئەوەیە
بە ڕۆژوو مەبە ئەگەر ینی ترسمان هەبوو کە بە ڕۆژی بوونەکە دەبتە هۆکاری خوا نەخواستە تێکچوونی باری تەندروستی ئەو کەسەی چونکو ئاینی پیرۆزی ئیسلام کە بە ڕۆژبووی دانایە بۆ یارمەتیە بۆ خۆشیە بۆ جەستە و دەروون باشیە نەک بۆ ئەوەی تێکت داتن ئەوە یەک ئامۆژگارەکانی دی ئەوانەیە یەک چۆن دەرمانی وەرگری لە کاتی با بڵێن مانجی ڕەبەزانی پیرۆز چونکو ئەتوو لەوانی دەرمان تێ بە نیوەڕۆ وەردەگری برێن بە بەیانی وەردەگری داز ئەو نیوەڕۆیەمان نما ئەمە شفتی دەکەن دێگوازینە لە بۆ با بڵێن بەرەبانگ و پاشتی ئەوشتانە دووەم زۆری خواردن چ بخواتن و چ بخواتەواتە ئەگەر پێویستی بە پشکنینی نوێبی ئەگەر پێویستی بە با بڵێن گۆڕینی دەرمان بیتن ئەو شتانی لە بۆ دەکەن ئایا چەند کاژێر بخەوی چ کاتژێرێک بخەوی چەند ئاو بخواتەوە چ کاژێرێک با بڵێن کار بکە ئەگەر کاری هەبی ئەگەر کاریشی نەبی ئەوە بابەتیکەیە واتە ئامۆژگاریەکان دەربارەی ئەوەی دەبیتن دەرمانەکان چۆر بەکاربیێنن کەی پشکنین بکاتن و چۆن بخواتن چ کار بکات و چۆن بخواتەوە و ئەگەر هاتو ئەو قسەش وابزانام زۆر میمە با بڵێن بۆ نمونە بە ڕۆژوە سعادەی بەیانی 11 زیاتر کەمتر باری تەندروستی تێکچوو تکایە عینادی لەگە خۆی نەکات لەگە جەستەشی نەکاتن چونکو ئەو کەسانی بە ساڵات چوونیان نەخۆشن یان کێشش تەندروستیان هەیە کە نیشانەکان لیان پەیدا بۆ نمونە سینجی هێشا هەناوی هێشا بەڵێ سەرسوڕەکی زۆری گرت ینی واتە نیشانی زەخت دابەزین و هەستان بوو یان نەخۆشی دڵ نیشانەکانی بخۆی پیشاندا نابی بە هیچ شێوەیەک بەردەوامبی بە پێچوانەوە دەبی ڕۆژوەکە بشکێنیتن و سەردانی پزیشک بکاتن بۆ ئەوەی بە زووتری کات سارەسەری وەگریتم ئێمە زۆر بابەتی ئاینی هەیە لەوانەیە زۆر ڕوون و ئاشکرا نەبی بەڵام بابەتی بەڕۆژی بوون لە قورئانی پیرۆز زۆر بە جوانی باسکرایەکەوە ناوی نەخۆشی هاتیە ئەو کەسانی نەخۆشن دەتوانن لە دوا بەڕۆژی بنیان بە پێی پێویست ئەگەر نەیتوانی بەڕۆژی بیتن حالاتی کە هەیە برێن چارەسەری کەمانێ بۆیە نەخۆشەکان ئەگەر نەخۆشی سوچیان هەبوویان ئەو شتان هەیە بۆ نمونە خوا نەخواستە دەستی چکای نەخۆشی پێستی هەیە نەخۆشیی با بڵێن نینۆکی هەیە نەخۆشیی دەمارێکی سڕاش یان زەڵتەک لە لایەکی دای ئەوانە دەتوان بەڕۆژی بن بەڵام بە تایبەتی ئەو کەسانی نەخۆشی دڵیان هەیە نەخۆشی خوێنیان هەیە نەخۆشی گەدەیان هەیە نەخۆشی گورچیلەکانیان هەیە تکایە بێ ئامۆژگاری دکتۆر بە ڕۆژوو مەبن باشە دکتۆر کەسێکی ئاسایی و کەسێکی بە ساڵات و کەسێک کە نەخۆشی هەیە چی بخوات؟ بڵێ بە پێی نەخۆشیەکەی بۆ نمونە ئەو کەسانێکەوە بە ساڵات چوون ئەمە دائیمەن ئامۆژگاریمان ئەوەشتی سوک بخۆن و کەم کەمە بخۆن سوک و کەم ئاو زۆر زۆر پێویستە کە لە بیر کراوە ینی لە بیر دەکرێت ئاو بخورێتەوە و سەوزە زۆر زۆر پێویستە چکە هەم بەرگری باش دەکە هەمیش دووری دەختەوە لە هەندێک نەخۆشی وەکو برێن قەبزی و هەندێک با بڵێن نەخۆشیت کە ئیری خەڵەی وات ئاو و سەوزە و ڕێژەی پرۆتین دەبی دیاری کراو بیتن و بەردەوام بۆ هەمووان ئەمە ئامۆژگاریمان ئەوەیە تکایە لە شەکلی دوورکەونەوە بە تایبەتی شەکلی دروست کراو و تکایە لەو خواردنانەی کەوا با بڵێن لەناو قودووە یان بە مواد حافزە بابرێت کە ئەو دەکاتن هەموو دوورکەونەوە بەس ئەوانەی کەوان نەخۆشن و بە ساڵات چوونە زیاتر لێ دوورکەونەوە و ئەگەر نەخۆشی شەکرت هەیە با بڵێن ئەوە شەکرەکەیە برنجەکەیە با بڵێن نانەکەی ئەو نانە سپیەیە وە شیرنەکانە بە هەمووی لایدەن و مادەی سۆدیۆم کە خوێ سۆدیۆمی زۆرتیدایە هەندێک مواد حافزە سۆدیۆمی زۆرتیدایە زۆر زۆر لێ دوورکەونەوە و چەوریش ئەوە نییە کە بڵێن چەوری باشە و نازام دووک باشە ئەوە باشە نەخێر چەورەکەش زۆر خۆیان لێ دوور بێخنەوە تەنها ئەو بەشەی نەبیتن ئەو باوڵێن کەمیەتەی نەبیکەوە پێویستە بەڵام چەند پێویستە بە پێی نەخۆش دەگۆڕی بە پێی تەمەەن دەگۆڕێتن ئەوەی کە زۆر باشبی لە بوو بە ساڵات چوان نەخۆشەکان ئەکیید سەوزەیە لەگە هەندێک بیوێ لەگەر ئاویە لەگە کەمەک پرۆتینەکە لەوانەیە سینجی مریشک بی لەوانەیە پاقلەمەنیەکان بیتن نۆکە نیسکە پاقلەیە فاسوولیایە ئەو شتانەیە و لەو تەمەنی زۆر پێویستیان بە دروستکردن نییە با بڵێن ماچوقێ پێ دروستکەن و ئێسکی پێ دروستکەن زیاتر پێویستیان بە وزەچێکەوە بە زیندوی بە چالاکی بیان هێڵتەوە جیاوازە لەگە منداڵەکی کە نە ئەو منداڵە زیاتر پێویستی بە خۆراکە بۆ ئەوەی گەشەی بکە بۆ ئەوەی خانەکانی زیادکە بۆ ئەوەی باڵا و ئێسک و باشوورکێ زیادکەواتە
لەو حالەتانە ئەمە بڕیار دەدەین بە پێی ئەو کەسێکە بەرامبەرمانە. دکتۆر باسی ئاوت کرد و پێویستە بەڵێ. زۆر ئاو بخڕێتەوە هەر لەسەر ئاوەکە ئەو پرسیارم بۆ دروست بوو شێوازی دروستی ڕۆژوشکاندن چییە؟ هەیە مەسەلەن کە یەکسەر ڕۆژ ئەشکێنێ بە شەربەت ئەشکێنێ هەیە یەک بتڵ ئاو ئەخواتەوە هەیە هیچ ناخوانوێژەکە ئەکاتن اینجا بەڵێ. ئەخواتن کامەی تەندروستە؟ بەڵێ خۆی باشتر وایە بە قۆناغ بێمە زۆر زار قسەمان دووبارە بە قۆناغ بێت. وە پەلەش نەکەی دائیمەن پەلەکردن و بڕەشی زۆر ئاو با بڵێن شیرینی خواردن ئەنجامەکانی باش نییە بۆیە ئەگە بیکێ سێ بەش مەسەن بۆنی بوونە مەلا بانجیدا تو لەوانەیە گڵاسێک ئاوی بخۆەوە یان نیو باشە یەک یان دوو سێ دانە قەسب خورمای دەخۆی کە زۆر زۆر باشە بە ماوە چکەم شیرنێکی تەندروستت دەداتێ و چتیکەشی لەگەرەکەەوە سریشاڵە و ڤایتامین و ئاستە کە سوودی هەیە پاشان ئەگەر بتوانی هەستی بڕۆ دەست نوێژی خۆت بشۆ نوێژەکەت بکە باشە ئەو ماوەیە پێویستە ینی 15 خولەکمان پێویستە 15 خولەکمان پێویستە ئەوت کرد برێن نوێژەکەت کرد و با بڵێن 15 خولەکە کە ڕۆیشت دەتوانی بێ دانیشی دیسان تکایە ئەو دەبتە قۆناغی دووەم چۆ قۆناغی یەکەم ئاوەکە و بابرێ خورمایەکە بوو قۆناغی دووەم شتێکی زۆر سوک بیخۆی ئەگە بە ئامۆژگاری من بیتن نیسک زۆر باشە یانی شۆربای برنج بۆ ئەو کەسانی نەخۆش شەکریان نییە یان کێشیان نییە یان حتا ئێستا لەوانەیە هەندێک کەس لێم وەرنەگری نان و ماستەک نانێکی تیری لەگە ماستەچی ئەی کەیشیوە گەورەکەی بخۆن ینی چێشتە گەورەکەی بخۆین وەکو کەرکووکی گۆتنی ئاش بخۆین ینی ئەوە با ببتە با بڵێن پاش نوێژی عیشایە بەڵێ دوای تەراویح بزەبن دەمیست ئەو قسێ بکەم چکە هەینێ تو هەندێک نوێژیکە دەکەی هەندێک جوولێکێ دەکەی دەستت ئامادە دەبیلەوە بەشی سێم کەەوە با بڵێن خۆراکە قورسەکەیە زۆرەکەیە گەورەکەیە ئەتوو 15 سعاتێک هیچن نەخواردبی لە خلالی 3-4 خولەکی بڕەکی زۆر ئاو شیرینی و خواردن و گۆشت و دۆڵمە و بریانی تێکەی چاوەڕوانی ئەنجامی باش مەبە ئەمە زۆر زار کە لە نەخۆشخانەکان خەفەر بووینە با بڵێن پاش فتار خەفەر بووینە ئەو کەسانی هاتیە نەخۆش نەبووینە بەس کێشیان ئەو بووە لە ماوە چکەم بڕەکی زۆریان خواردیە و هەیە تەحمل دەکە بەس بە زۆری تووشی ژانی گەدەی دەبن تووشی ڕشانەوەی دەبن تووشی با بڵێن باری تەندروستی نەخوازراو دەبن. باشە دکتۆر باسی خواردنمان کرد ئەی خواردنەوە گازیەکان ڕۆژەکەی بە کۆلا شکێنێتەوە. بەڵێ ئەمن لەگە هیچ خواردنەوەی گازی نیمە ئەگەر بێزگە لە ئاوەکەی ئەگە بە من بڕێسی بخۆینەوە ئەوانەی خوارەوە یەک ئافرێتە بەڕێزەکان ئەگە بتوانن مێوژی بە خۆیان بکڕن بە خۆیان شەربەت لێ دروستکەن بە خۆیان دروستکەن لە ماڵەوە چکە بەداخەوە بەشێکی زۆری ئەو شەربەتە مێوژەیە کە بە ناوی شەربەتی مێوژ دەفرۆشێتن تەنها ئاوە ڕەنگە بۆنە شەکرە ئەوانش ینی تەندروست نینە واتە ئەگەر لە ماڵەوە لە زیاتی بابرێ خوانەوە گازەکان شەربەتی مێوژ لە ماڵەوە پاک و خاوێن دروستکرابی یانیش شەربەتی کردتان دروستکە بە پرتەقاڵی با بڵێن بە مۆزی بە فەراولێ بەشتانە وەزائیدەن ئەمە ینی کوردین ماستاو ئەوە نییە ینی با ماستاو بتە خواردەوە کەمان جێگرەوەی هەمویان جا لەگەڵی جاترە تێکەڵکەی بەڵێ بزەبدانی ئەو ئێستا دەتوانی ینی ماستاوەچوە ئامادەکەی لەگە ئەو ئیزافانە بابرێن زۆر بەتام و زۆر تەندروست خۆم لەگەر ئەوەی نیمە وەکو پزیشکێک و پاش ئەوەندە ساڵە یان لەگەر ئەوەی نیمە بابرێن خواردەوە گازەکان بەکار بێتن ناشتان ڕێگر بم. باشە دکتۆر ئەیچا دوایەوەی کە نانەکەیان خوارد گۆشت و مریشک و بریانەکەیان خوارد هێشتا سفرەکە هەڵنەگیرەوەڵێ چایەکەم بۆ بڵێ لە هەندێک شوێن لە هەندێک جێگا باسی بابرێن زیانەکانی چا خواردنەوەی دەکەن بەڵام ئەو قسە زۆر ڕاست نییە بەشێکی کەمی ڕاستە واتە چا خواردنەوە 1975 و بەسەرەوە زۆر باشە بەڵێ بۆ ئەو کەسانێکەوە کێشەی کەمی ئاسنیان هەیە بۆ هەندێک کەسیش کە کێشەی ترشی ینی با بڵێن دوازدەگرێ و گەدەیان هەیە ینی حموڵدەیان هەیە قورحیان هەیە بۆ هەندێک کەس کە دڵە کوتیان هەیە دڵە کوتەیەکی ناڕێکیانی لەوانەیە پێیان بڵێن چای مەخۆوە یانش با بڵێن چایەکی کەم و ڕەنگی مەیلا و زەربی نەک تۆغ بیتن ئەگەر نا چا خواردنەوە زۆر باشە بەڵام با بڵێن ئیسکانێک چاییان دوو واتە دوو ئیسکان تقریبا دەکە یەک کوب
زۆر باشەوە یەک کەوسەر نابی لەگە خواردنێ بیتن ینی با بڵێن چەندی بینی دکتۆر باشە باشتر وایە نیو کاژمێری دوای کاتژمێر. خواردن بیتن بەو شێوەی باشترە و خۆتان لێڕابێنن چای بەبێ شەکر بخۆنەوە بەبێ شەکر 2 هەفتە 3 هەفتێ دەوێ پاشان دەبینی ئەو چایە بە شەکرشتەشی زۆر ناخۆشە لە ینی هەر دەرسا ڕاستە. چایە بێ شەکرەکە زۆر باشتر و زۆر خۆشتر و زۆر تەندروستریشترە بەشک دۆر خانمانی دووگیان ئەو خانمانەی کە دووگیانن بەڵێ. باشترە بە ڕۆژوو بن ئەگەر منداڵەکانیان لە چەند مانگی بەیان باشترە بە ڕۆژوو نەبن بەڵێ ئەمن وەکو دکتۆر ناتوانم فتوای ئاینی بدەم ڕاستە بەڵام زۆر مامۆستای ئاینی کە نەخۆشەکانیمە دووجیان بووین چوونە لایەن گوتیان بە ڕۆژومە بن بە بەس ڕۆژوو ئەو مەبن. ئیشی من نییە با بڵێن بەڵێ. ئەوە بەس بێنە سەر لایەنی پزیشکی لایەنی زانستی بەڵێ لە ڕووی تەندروستیەوە بەڵێ. بێگومان بەشێکی زۆریان دەتوان بە ڕۆژی بن بەشێکی زۆریان دەتوان بە دەتوانن ئەوەی گەنجە ئەوەی بێ گەنجە. کێشەیە منداڵی هەیە منداڵی هەیە چکەمە ئافرەتە سێسار منداڵی لێ ڕۆشتی بی و یەک منداڵی بوێتن و ئەو منداڵی زۆر بوێتن با بڵێ مەهادن ینی بێری وانتت بێبیانی ئەوە جیاوازە لەگەر ئافرەتێککە کە چەند منداڵە چێ لە هەردووکان طبعاً هەردوو گرنجیان پێدەدەین بەس ئەوە جیاوازە بکەم تەندروستی جەستت باشە تحملت باشە ئیشت ئاساییە شتێکی وا زۆر ناکەی ماشەڵە جەوەکە ئەو ساڵیانی سارد و فێنکە با بڵێن ئێستا ساردیشە زۆر ئاو لێ ناڕواتن بۆکو ئاراقەکردنیشتووە دەتوانانی بە ڕۆژیبی بەڵام دوو خاڵ هەیە یەکەم ئافرەتی دووجیان بە ڕۆژی بوو باری تەندروستی تێک چوو با بشتێنی ڕشانەوەیە ژانە با بڵێن سەرە سوڕەشی بەوەیە و دووەم با بڵێن ئەو ئافرەتانێکەوە کێشەی تەندروستیان هەیە و دووجیانن نای بە ڕۆژی بۆیە ئەڵێ کاتە منداڵی یەکەمیانە بە نەگرم باشترەوە منداڵ یەکەم دەزانی چۆنێت مەسەرەن بەخۆی ئەگە ئافرەتەکە هیچی با بڵێن کێشەیەشی نەبیتن 100 ئافرەتی دووجیان بینە یەکەم دووجیانیان لەوانەیە 20 زیاتریش سیش لە هەندێک سەرچاوەکان منداڵی یەکەم دەڕوا ئەگەر برێ دێتن وەڵەو خەتای ئەوەی بۆ منداڵەکەم ڕۆیشتکە بە ڕۆژوو بووم نە هەر خۆی دەڕوات خۆ لە مانگەکانی ترکە با بڵێن نە ڕەمەزانە و نە بە ڕۆژوشە منداڵ یەکەم ئەگەری ڕۆشتنی هەیە منداڵ یەکەم ئەگەری کێشەی هەیە چکە ئافرەتەکە بۆ یەکەم جارە دووجانبی خۆشی لایانی دەرونی ئێستا جیاوازە زۆر ینی خەڵکەکە ناسکتر بووە و لەگە دوو قسەی دەوانێت تێکسی بینەما داپیرمان و با بڵێن دایە گەورەکان ئیشەشی زۆریشان دەکردو بە ڕۆژوش دەبدو دار و بەردیان دێنارە دەشتێ و نەغەسالە هەبوو جرشۆر هەبوو نە هیچ هەبوو زۆر باندی بووشن منداڵی زۆر جوان و باش و تەندروستیان دەبوو بەچکە مێشکیان بە ئیش مەشغول بوو نەک ئەها ئەوە ژانەکەم هاتی ینی نابی ئەوەندە وەسوازبی لە کاتی دووجیانی کە بەداخەوە هەندێکیان بەو شێوەنە بۆیە لەوانێت کاریگەری باشی نەبیتن باشە دکتۆر زۆر باوە کە ئەوانەی نەخۆشی گورچیلیان هەیە کەم دەتوانن بە ڕۆژی بن بەڵێن ئێمە پێویستمان بە ئاو هەیە تۆ وەکو دکتۆرێک چی دەڵێ چی ئامۆژگاریان دەکەی بە ڕۆژوو بن بە ڕۆژوو نەبن بەڵێ الحەمدولله ئەو ساڵ دەبتە 30 ساڵ ئەمن دکتۆرم ینی ئەوە 30 ساڵەکە شارەزای 30 ساڵ لەو 30 ساڵی زۆرترین کەسم دیت بیتنکەوە یعنی لە وەختی ڕەمەزان هاتبن سەردانیان کردبن توش کێشەی بوون ئەوانە بوو کە نەخۆشی گورچیلیان هەیە و دووەم ئەوانەی کە نەخۆشی گەدەیان هەیە ئەو جێ نەخۆشەکانی تر بێنە سەر نەخۆشی گورچیلی بڵێ گورچیلە لە تەبیعەتی خۆی حەزی لە ئاوە حەز لێ ئاو بێتن ینی هەر ئاو بێت چکە ڕۆژانە با بڵێن 180 لیتری لەو خوێنێ وەردەگری و دێکاتە لترەک و نیو با بڵێن یا بۆ 2 لیتر میز کە ئاوی دەخۆیەوە حسابی بەو نوعی بافکر لێ بکەنەوە حسابی ئەوەی بکات و گورچیلەکانت دەشۆی حسابی ئەوەی بکە قومە ڕەم لە با بڵێن چ ئیلتیابە لەگە خۆی دەباتە بۆیە ئەوانەی کە نەخۆشی گورچیلیان هەیە و بە تایبەتی بەردیان هەیە بە تایبەتی بەردەکە یەکجار نەبوو دووبارە بوویتەوە و هاوکردن ئیلتیهابیان هەبووە و ئەدی ڕەمل لە کەشکە ئەو سێ کوچکەیە با بڵێن بەرد و ڕەمل و ئیلتیهاب هاوکردن پێکەوەنە ئەو توش دەکە ئەو توش دەکە ئەو سێیان هەبیتن زۆر بە حەزەرەوە دەبی بە ڕۆژی بیتن زۆر لەژێر چاودێریەکی پزیشکی ڕاستەوخۆ و چڕ ئەگەر نا توش کێشەی دەبیتن ئەوە زۆر ئەوی کە تێکی سوینە هاتین لایمە
کە دکتۆر بەڕۆژی بوندونێ ئەوهام بسەر حتا لە مانگەکانی تریش با بڵێ ڕەمەزانی هەیە لە خۆی دووشەم و پێنجشەم بە ڕۆژی دەبیتن ئەوانە مادی تێ لە نەخۆشی گورسیلەوەی نەخۆشی گورسیلەی ینی دەتوانم برێم ژمارەیەکە لەوانێ کە زۆر پێویستی بە چاودێری بەوەیە لە کاتی بەڕۆژی بوون. دکتۆر ئەوانەی یەک گورچیلان هەیە یەک گورسیلەیە خوای تەبارەک و تەعالە کردیا کە ئەگەر یەک گورسیلەش تەبی گەورەبی ئیشی دوام بکاتن. ئیشی دوام بکات. بەس لەگەر وەشدا ئەمە دەڵێن ئەگەر دوو گورسیلەم هەبوو گورسیلەکم فەوتا الحەمدولله هێشتا گورسێچکە مایە پێ بژیم. بەڵام ئەگەر یەک گورسیلەم هەبیتن و فەوتا خوا نەخواستە هەینێ یعنی زۆر گەورێ کێشێکی گەورەیە. بزانە ئەمە خوانەکە هەردوو چاما کۆرەبی دەژین هەردوو جێما کەڕبی دەژین دوو دەستمان نەبی دەژین هەردوو پێمانی قاسمان نەبی دەژین بەس ناتوانانی بەبێ گورسیلە بژی لێ گورسیلە لە چاوی شت پێویسترە لە چاو پێویسترە زۆر کەسەیە کۆرەیە و ژیانش ئاسایی دەباتە سەرێ تەنها ئەوەی نابینیتن بەس کەس دەتوانانی بەبێ گورسیلە بژی نەخێر یعنی گورسیلەکان دەبی زۆر بیپارێزین زۆر ئاگاداریان بین ئەوەی کە یە گورسیلێ هەیە دەبی دوو ئەوەندە ئاگاداری خۆی بی بەڕاستی هیچ کێشەشی نەبیتن ئەو کەسەیە گورسیلێ هەیە پێویستە زۆر ئاگاداری خۆی بی بەچە ماوە سەردانی دکتۆر بە پشکنینە بەچتی وایە بزانی باری ئەو گورسیلێت چۆنە بۆ ئەگەر هاتوو کێشەج تەندروستی هەبوو بە زووترین کات چارەسەر بکەین نەوەک تووشی ماکەکان بین تووشی مزاعفات بین ئەو جە بەخەبەر بێن برێ وەڵاهی خۆ تازە کار لە کار ترازایە بەڕۆژی بن یان بەڕۆژی دەبن ئەگەر گەنجبی بێ کێشەبی تەنها کێشی ئەوەیە گورسیلەکی نییە لە ئەوەلیەوە دروست نەبووە گەورە نەبووە نەوەک با بڵێن لێک کرابیتەوە لەبەر ئەوەی بخۆی کێشەی با بڵێن بەرد و شتیوای هەبووە بە شێوەی گشتی دەتوانێت بەڕۆژی بتن بەڵام ئەوەی تر یعنی کە برێن کێشەی هەیە ئەوەیە ینی ئەمە ئامۆژگاری ناکەین چکە بەترسی لەسەری زیاد دەبیتن. باشە دکتۆر باسی نەخۆشی گەدەت کرد ئەمەیان چی؟ ئەوانەی نەخۆشی گەدەیان هەیە بەڕاستی دووسێ زۆرن زۆرەچیان درێژخایەنە و کێشەی هەوکردنی بەکتریا و کێشەی ترشەڵۆک و کێشەی دیکەیان هەیە ئەوانە زۆر ینی با بڵێن زەحمەتە بە ڕۆژی بوونیان بە ڕۆژی دەبن زۆریان بە ڕۆژی دەبن بەس زەحمەتە و زۆریان تووشی ڕشانەوە توش ترشەڵۆک دەبن یان برینەکەیان زیاد دەکە ئەوە نەمان دیتە بە پێچەوانەوەش هەیە با بڵێن لەگە بە ڕۆژی بوون باش دەبیت چکە بزانم ئەگەر مائیدە بیتن گەدەبی خواردنی نەخۆی باشترە هەست بە باشی دەکەی کە دەی خۆی بەژان دەکەی بەڵام ئەگەر دوازدەگرێبی کە لەوای نیشانەکانشی هەندێک وەک یەک وابیتن خواردنی بخوا باشتر دەبیتن بۆیە ئەگەر جەماعەتی دوازدەگرێ بن هەندێک بە ڕۆژی بوونەکەیان لەوانی لە هەر بەخۆی بابێن ئەوە گەدەمانە کە گەدە تەواو بوو پێش ئەوەی بگەنە ینی سەرەتای ریخۆڵە باریکی ئەوە دوازدەگرەیەک ینی با بڵێن تقریبان بستەکە درێژە ڕیخۆڵەیە ریخۆڵە باریکە ڕیخۆڵە بچووکەیە بەس بەشی یەکەم پێ دەرێن دوازدەگرەکە ئەوە گوتمان ئەوانەی سێمیشەوەیە ماوە تووشی دەخۆشی گەلێ دەبن یەک و دووش با بڵێن درێژ خاین نییە ئەوەن دەتوان بە ڕۆژی بن ئەوەی کە گرنگە ئێستا بینەرانمان ینی لەمە تێبگەن ئەوەیە بەڕۆژی بوون لە ئەوەی تو تەندروست بی خوای تەبارەک و تەعالە ئەرحەم الراحیمینە بەڕحمە بۆ ئەوەیە تو باشتر بی لە هیچ شوێنێکی باس نەکرایە ئێوە دەبی خۆتان بکوژن ئێوە بشبن هەردەی بەڕۆژی بن ئێوە دەبی ئەزیەتی بخۆن نەخێر باشە چونکە ئەو قسێ بۆچ دەکەم زۆر کەس دێتە لایبە بە تایبەتی ئەوانەی بەتەمەنن ینی قسەکەیان بەو شوێ دکتۆر وەڵای بشبرم هەر بەڕۆژی دەبم ئەدیتر جوابی خوای دەمەوە کاکە ئەمە کاتێک کە نەخۆشین نەخۆشیشی توندمانێ زۆرمان هەیە بەڕۆژوو نابین ئەو کاتە ئەمە ئاەتی پیرۆزی قورئان جێبەجێ دەکەین باشە چکە زۆر بەڕون و ئاشکرایی دەرێتن ئەگەرەوەی نەخۆش بوو با بڵێن یان بەڕۆژ نەبیان لە دوای بەڕۆژ بیتن نابی ئەمە عینادی لەگەر ئەستەغفیرە لەگەر ئاەت قورئانی بکەن و نابی عینادی لەگەر خۆشمان بکەین واتە بە پوختە وەکو بڵێن ئەنجامی ئەم ئەو قسانەی دەکەین ئەوەیە ئەگەر بە ڕۆژی بوونەکەمان تەندروستیمان پێ باشتر بی سوودی هەبی زیانمان پێ نەگەینی نەخۆشیەکەمان پێ خراپتر نەبی بەرەو
مەترسیەکانمان نەبا مەترسی گورسی لە بوو گەدە بوو دڵ بوو بە ڕۆژیمی باشترە بە پێچەوانەوە هیچ کێشەشمان نەبی ڕەمەزانش نەبی با بە ڕۆژی بین چکە مەستا باسی سوودەکانمان نەکرد بە کورتی ئەو بە ڕۆژی بوونە زۆر خانەی پیسی سەرەتانی لە ناو دەبا زۆر خانەی پیسیت کە لە ناو دەبە زۆر ژەهر هەیە کە کۆ دەبتۆ لە ناو خوێنمان لە ناو جەستەمان لە ناو شانەکان دەستە دەرەوە زۆر شتیتکە هەیە با بڵێن کە کۆگاکراوە خەزنە بەکاری دێنی واتە سوودی زۆر لە بەرنامەکان زۆر جا باس کرایە باشە بۆیە ئەگەر بە ڕۆژی بن ئەکیید باشترە کە ئەمە دەرێن بە ڕۆژیمە بە لە ناچاریە دەرێن بە ڕۆژیمە بە لە ترسە دەرێن بە ڕۆژیمە بە چونکو نامان نوێتن تەندروستی بەرامبەرەکەمان تێکسی ئێمە وەکو دکتۆر هەموو دکتۆرەکانیش تەوان چاکە و تەندروستی نەخۆشەکەیان پێ گرنگترە لە هەموو شتەچی ئەکیید با بڵێن تاعەتیش زۆر 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 گرنگە بەڵام بە با بڵێن ئاینە پیرۆزەکەش دەڵێتن کەوا جەستەت نابی ئەزیەت دەی ئەمە مافی ئەوەمان نییە جستێ خۆمان ئەزیەت دەی باشە دکتۆر هەیە ئەوانەی کە نەخۆشی مەعیدەیان هەیە دەڵێ من هیچ هەز بە ژانی مەعیدەم ناکەم تەنها لە ڕەمەزانە کاتێ پاشێوە خۆم دوای پاشێو مەعیدەم وەکو بڵێ ئاگرێکی گرتووە تا 15 ڕەمەزان بەردەوامە بێت ئەمە لەسەر جۆری خواردنەکەی یان هۆکارەکەی چییە؟ بەدڵنیاییەوە بەشش لەسەر زۆری خواردنەکەی بەشێکی لەسەر بڕی خواردنەکەی بەشە چکەش لەسەرەوەیە کەی دەخۆن بۆ نمونە تو دەبی ئەگەر خۆت هەست پێ دەکەی گەدە تەواو نییە لێ بزانستە خۆی ئەم زۆر ئەو ئامۆژگاریم کردیە نانی ساز نانی تیری کوردەواری باشترە لە سەمون و ئەستوچی ئەوە هیچ با بڵێن خەمیرە و خومرە و ینی ترشەڵەوەکو شتێوای تێدا نیە و دووش ئەکیید برنجەشی سپی و سادە باشترە لە بریانیەک و شتەچکە و سێش ئەو شتانە ئیزافات برێن بیبەر و بەهارات و ئەوانە لەگەر نەبیتن باشترە ئەو شتانە باشترە و کەمیش بیتن واتە جۆرەکەی و بڕەکەی دێنە سە کاتەکەی ئەمن خواردنی بخۆم و پاشتان ڕاست درێژ بوو بخەوم ئێوە زۆر زۆر خراپە هەیە سعاتێک پێش ئەخوات ئەخەویتن هەیە داداقە چارێکێک بمێنیانی ئێمە چی بکەین لە پاشە بۆی خواردنێکی تەندروست بخۆین و جەستەمان تەندروست بێتە دوو هەڵە ئەتو ئەگەر بە ڕۆژ نووسبی برێ جەماعەت ئەمگۆ کەت مەلا باش دە بە خەبەر بینن هە بە خەبەر هاتی ڕاست با بڵێن خواردنشی زۆر بخۆی ئەوە غەڵەتە ینی نووسوی بە خەبەر هاتی خواردنشی زۆرت خوارد ئەوە غەڵەتە و ئەوە کەریش کە هەڵەیە دیسان غەڵەتەوەیە ئەتو خواردنێکی زۆر بخۆی و بەبێ هیچ با بڵێن ئیسراحەتێک و جوولەک فەوری بچی بنووی ئەوەش غەڵەتە ینی هەردووشیان غەڵەتە ئەری باشەکە چیە کە ئەگەر نووسست بووی خەوت بووی بەخەبەر بێ هەندێک جوولەت هەبی هەندێک با بڵێن قومە ئاوش دەخۆیەوە هەندێک حرەکەی دەکەی ئەو جە پاشان بخۆی وەک بڕە چکەم بخۆی و کە بۆ نمونە سعات 2-3 بەیانی دەکەن برێ شەو دەکەن بەدەرێن بێن دەکە بەیانی 3:30 شتێکت خوارد لۆ پاشێو پێویستە نیو کاژمێرێک جوولەت هەبییان حتا دانیشتیش بەڵێ ئەگە باشتر جوولەت هەبی حتا ئەگە لە ژوورێکی بوو پیاسەشی ئاساییت کرد ئەو جە پاشان با بڵێن بڵێ با بخەوم خۆ ئەگەر بتوانی یعنی کە هەستای برن لە پاشی و نەخەویەوە نوێژی بەیانیش بکەی ئەو جە پاشان دەوامی خۆت بکەی زۆر زۆر باشترە ئەگەر حەسەب ئەو قسە لە بە هەمومان جێبەجێ ناکرێت کە دەوامی هەموو کەسە چوەشی یەکدینیە بەڵێ دکتۆر هەیە لە پاشێ ئەڵێ ئەگەر من جارێکی تر برنج و مەرەگە نەخۆم یان گۆشت نەخۆم من تای ڕۆژەکە برسیمە بێ ناتوانم شیرەمەنیەکان ماستا و ئەم شتانە بخۆم ئەمە چی تۆ بۆ ئەمە چی ئاڵێ کامیان تەندروستە ئەبێت تۆ لە کاتی پاشێەوە برنج و مەرەگە جارێکی تر دانەی بیخۆ و لەسەری بخەوی جارێکی تر جارێ زوو سوودی بەڕۆژی بوون لە برسی بوونەکەیە ئەگە برسیت نەبوو سوودەکەی وەرداگری ینی هەستەکە کە برسی بووی بەخۆی بزانە با بڵێن بیرۆکەی ڕەمەزانێت سەیەک هەز بە برسیاتی بکەیت هەتا هەز بە هەژار و خەڵشی بێتوانەکان بکەیت و برسیبی هەتا ئەو شتانێکەوە چەند ساڵە چەند مانگە خەزنت کردی بەکاری بینی ئەوە یەک دووش شیرینیەکان و بە تایبەتی شیرینیە با بڵێن ئاسان و سووکەکان ئەمە پێیان دەڵێن سمپڵ شوگەر پێگوتێتن ئەوانە تەمەنیان زۆر کورتە واتە وزەت بۆ کاژێرێک دوو کاژێر دەداتێ و برسیت دەکاتن بۆی ئەوە باش نیە لە پاشێ پرۆتینەکان تەمەنیان درێژە ئەگەر ئەمە بمێ خواردنشی بخۆم پاشان ئەم لەوانێ کرێکار بم لەوانێ ئیشەکەم قورس بیتن و هێز و توانان ببینێتن بۆ
ئەو دەکاژێری داهاتوو با بڵێن باشتر وایە پرۆتینیش تەعاان گۆشتەکان پرۆتینن و با بڵێن پاقلەمەنیەکان پرۆتینن و هەندێک با بڵێن خواردنی کەشێک کە تێکەڵاوە وەکو بڵێن درێژێک پرۆتی تێدا وەکو پەتاتە ئەوشتانە لەگەر چەورەکانیش وزەکی زۆر دەدەنێ بۆ ماوەکی زۆر بۆ نمونە دیسان گۆشت چەوری تێدایە یان ئەتوو چەلاوە یان دووگ و شتی وایە وەلو ئەمە لە چەوری دائمە دەترسێن لێ دەکەن دووەم کە بزە باسی پرۆتین دەکەین ئەوانە وزەت پێدەبەخشن هێزت دەدەنێ و بۆ ماوەکی زۆر کە بۆ ماوەکی زۆر دەتوانانی پشتی بێ بەستی بەڵام من ئەگەر بۆ نمونە پاشی و هەستامەوە بەس شەربەت و پاقلا و شیرینیم خوارد ئەو هەڵەیە بەس پاقلەمەنیە نانیش بالمناسبە نان هەم دوولایانە چییە با بڵێن ئەو نانە و نانی کوردی بی یان سەمون شتیوا بیتن و یان کۆلێرە ئەوانە بیتن بەڵێ شیرینیش تێدایە کە وزەت پێدەبەخشیتن هەندێک پرۆتینیش تێدایە کەوا ماوەک یان لە ناو جسمت بمنێتەوە وەکو سەرچاوی هێز لەو بڕواایمە ئێستا 175 و زیاتریش لە میلەتی بە ئەلحەمدولیلاوە خەبەرێکی بابرین باشە پێویستی بەوەندە وزەی نییە وزەکی زۆری لەو چەوریەی بنپێستی خەزنە و زائیدەن هەندێککە لە ناو جەرجی خەزنە واتە ئەمە با نەترسێن لە برسی بوون بە پێچەوانەوە ئامۆژگارێکی زۆر باش ئەوەیە ئەگە دەتەوێت تەندروست بی زۆر پێویستە ڕۆژانە 3000 برسیت بی هەر جارێکیش کە برسی بووی ماوەی 40 بۆ 45 خولەک تەحمل کە هیچ بەخۆ زۆر باش ئەوە زۆر شتێکی یان تەندروستە بە لە مانجی پیرۆزی ڕەمەزانیش با برسیمان بی برسیبوون خراپ نییە چکە برسیبوونەکەیەوە دەکاتن ئەو شەکرێک کە وەکو گڵایکۆجین لە جەرگتە بێتە دەرێ و بەکار بێ پاشانیش وە دەکەت چەورەکە بگۆڕێتن و بەکار بێتن ئەگە هیچ برسیمان نەبیتن ئەمە لەسێک ئاراستەی دەڕۆن ئاراستەکەش ئەوەیە زۆری دەخۆین کەمەکمان ئیش پێ ئەو کەدی خەزن دەکەین ئەو ئاراستەی هەڵەیە باشتر وایە بڕەچی کەم بخۆین بە پێویست و بە پێچەوان و ئەگە بتوانین ئەوەی لە کۆگاکان خەزم کراوە بهینە دەرێ بەکاری بینینەوە باشە دکتۆر باسی هەمومان کرد ئەی ئەوانەی کە بڵین قەڵەون بەڵێ ئەوان ئەڵێن ئەگەر ئێمە هەرچی بخۆین هەر قەڵەوترە یان لە مانگی ڕەمەزانەوەی کێشیان لاوازە ئەڵێ من هەر ئەگەر ئەوەندەش بخۆم هەر قەڵەوە بم ئەمە هۆکارەکەی چێوە چی بخڕێتن ئێمە ینی هەموو مرۆڤەکان وەکو یەکدینینە لە ئەوەی ڕێژەی چەند میتابۆلیزم دەکەن چەند دەسوتێنین ئەوە هەتا حدەکی زۆر ڕاستە هەندێک کەس ئەوەی دەیخوا زۆر دەستێنی بۆیە قەڵەو نابی هەیە ئەوەی دەخوا کەم بەکاردێن و کەم دەستێنی بۆیە قەڵەو دەبیتن بەڵام ئەوە بەڵێ ئامۆژگارێکش هەر لەو باڵێن لە مانجی پیرۆزی ڕەمەزان باشتر وایە ئەو ڕۆسبەی خۆت یان چێشی خۆت بزانین چەندە بزانی کێش چەندە پێویستە کە ئینشاءالله 30 ڕۆژ 29 ڕۆژ نازانین چەندە کە بە ڕۆژی بووین ینی پاش مانجی ڕەمەزان چێشمان یان کەم بکات یان لایەنی کەم وەکو خۆی بمێنێ کەم بکات وەکو خۆی بمێنێ نەک زیاد کاتن بۆچی دووبارە مانجی ڕەمەزان مانجی خواردن نییە دەری بە ڕۆژی بوون ینی خواردنی کەم کەیەوە ئەو کەسانی کە دەڵێ وەڵام هەرچی بخۆین بام هەر قەڵەو دەبین دەبی دووشتی ینی ڕەچاوکەن یەکەم چ دەخۆن بۆ نمونە ئەگەر 1 کیلۆ سەوزەی بخۆی ئەمن بەرپرس مەسە قسێ خۆم چێشت پێ زیاد نابی بە سەوزەی بەڵام وەرە تو چیلۆیەکی برنج بخۆ بزانم چۆن چێشت پێ زیاد ڕۆژانە برنج ئەخە چیلۆ برنجەکە چیە بە دووسێ زەمە تو ئەوڕۆ با بڵێن قاپەکەت خواست بە دوایە ئەو چیلۆەکە چەوریشی لەگەرە تەڵان ئەکیت دووش ئەتو شیرینی بخۆ ئەوەی بخۆ نانی بخۆ تەم بوانە قەڵەو دەبی بە پێچەوانەوە ئەو کەسانێک کە قەڵەو دەبن دووش خاڵی گرن یەکەم کە دوور کەوتنەوە لەو سێ دوژمنە سەرچێ قەڵەوەکان ئەویش شەکر واتە هەموو شتێک کە شەکری تێدایە کە دەڵێم شەکر هەموو ئەو خواردنانی شەکر تێدایە برنج هەندێک دکتۆر برنجی ناخۆم بەتام دۆڵمێ بخۆمە هەماشتا برنج تێدایە هەموو ئەوانی برنج تێدایە و نان ئەمە ئەو سەیەکە بەڕاستی یعنی ئەم زۆر ینی وەکو توێژینەوەش ینی بە سەرڤەی و یا برنج داتا وەرگرتیە میلەتیمە بەو سێ زۆر قەڵەو دەبی ئەو سێی لادا ڕوو لە سەوزەکە ڕوو لە پرۆتینکە ڕوو لە هەندێک چەوری بکە جوولە هەبی
بەکاری بینە برسید بوو زوو بابرێ هەیە برسی دەبی کێک و بیپسەش دەخۆم کێک و شەربەتش دەخۆم ئێوە برسیبوونەکەت زوو تو داوات کرد خواردن لۆ هات زیاتر برسی دەکات چکە شەکرەکەەوە دەکە ئینسۆلین بژێ ئینسۆلین دێت وەرە ئەم خواردنی کەم دەوێتن بەو شێوەی هەرگیز ناتوانی ئەوە بی معادلەی بەسیط شەیە ئەم دەمێتن چێشم دانیم ئەوانی قەڵەوەکانی باسمان کرد دەبی کەم بخۆم زۆر سەرف بکەم کەم بخۆم زۆر ینی واتە کالۆری زۆر وەگرم و کالۆری زۆر بستێن ئەم نامێ بە زاراوە و وشەی زۆر زانستی قسێ بکەم هەتا بینەران لەمە تێبگەن ینی بە پوختە بە کورتی دەمەوێتن با بڵێن ئەم قەڵەوم نامێ قەڵەوتر بم لەسە قسێوانە دەبی زۆر کەمتر بخۆم زیاتر سەرف بکەم سەرفکرد واتە جوولە حەرەکە ئیش کار و ئەو بڕێ کە ئەگەر دەڵێ دکتۆر خەم بەو کەمە تێر نابم خواردنیت کە هەیە وزەی کەم تێداە ڕوولەوان بکە ئاوی دەخۆم هەندێک سەوزەی دەخۆم بۆ نمونە پارسەک گۆشتێکی دەخۆم سینگەکی مرشی دەخۆم 5-6 هێلکەی دەخۆم ماستی دەخۆم پەنیری دەخۆم ئەوانە تێر دەبم هەندێک جوزی دەخۆم هەندێک بەسەلەن باویە بەڕوەشتوا دەخۆم تێر دەبم نە شەکرم زیاد دەکا نە قەڵەو دەبم نە کێشەی تەندروستیم دەبی ئەوانی کە دەڵێن قەڵەو دەم زۆریان ئەمە قسەیان لەگە دەکەن دکتۆر ئەری وەڵا برنجم خواردیە دۆڵمەم خواردیە نانم خواردیە شەکرم خواردیە لە بەوەی هۆکاری خەڵک بوونیان بەشە دکتۆر بامە کۆتا پرسیارم بێتن سپاس بۆ زانیاریەکانت دوو-سێ ڕۆژمان ماوە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز ئیشەڵڵا خوا تەمەنی ئەومان پێدەداتن چی ئامۆژگاریەک بە هاوڵاتیان دەدەی چی بکەن لەو دوو-سێ ڕۆژەیە مانگەکەی مانگی پیرۆزی ڕەمەزان بە بەخێر هاتنەکی ئاینی و دینی و بە بەخێر هاتنەش تەندروست بەخێر هاتین بکەین و نەترسێن لە بە ڕۆژی بوون و ئەگەر هەست پێ دەکەین تەمەنمان یان کێشە تەندروستیمان هەیە لەو دوو-سێ ڕۆژێ ئەو کێشانە چارەسەرکەین بۆ ئەوەی بە ئاسانی بە ڕۆژوو بین و تووشی کێشەی تەندروستی نەبین دوورکەوینەوە لە دکتۆر و لە بابڵێنە خۆشخانەکان و دووبارە عینادی نەکەین عینادی نەکەین ئەگەریش ینی ڕۆژی یەکەم و دووەم سێم بەڕاستی کەمەک ژانە سەرمانگر کەمەک تێکچوون ئەو ئاساییە بەڵام ئەگەر لە حەدی خۆی تێپەڕانشتەکی نائاسایی بوو ئەو لەو کاتە دەبی بزانین کە واستەبی سەردانی پزیشک بکەین بۆ چارەسەرکردنی کێشە تەندروستیەکانمان. شێروانانەکەری زۆر سپاس بۆ ئامۆژگاریەکانت زۆر سپاس بۆ قسەکان زۆر سپاس کە میوانمان بوویت. زۆر سپاس بۆ ئێوەش. هونەرمەندێ گەنج و دەنگخۆشێ باژێڕێ دهۆکێ هۆزان حەیدەر ji Kursam Çar ragihan dê piştî cejna Remezanê strana xwe ya bi navê xazgîniyên te bilav ketin. چارەسەرێکی تازە هیوایەک بە نەخۆشانی شێرپەنجەی پرۆستات دەدات لە جیهاندا پێکهاتەیەک لە دوو چارەسەر کە بریتین لە شەپۆڵی سەرووی دەنگ و ترایلال ئاماژەیەکی ئەرێنی داوە بەدەستەوە لە چارەسەرکردنی شێرپەنجەی پرۆستات لە توێژینەوەکەدا لە هەردوو زانکۆی ڕایس و زانکۆی قاندەربڵیت لە ئەمریکا بەم شێوازە چارەسەرکردن لە تاقیگەدا ئەنجام دراوە توانوێتی قەبارەی شێرپەنجە چارەسەرکراوەکان بچووک بکاتەوە بەبێ ئەوەی پێویست بە نەشتەرگەری هەبێتن. توێژینەوەیکی زانستی نوێ لە گۆڤاری ئەدڤانس ساینس بڵاوکراوەتەوە ئاشکرای دەکات کە دوو چارەسەری شێرپەنجە تێکەڵ کراون ئەوانش بریتین لە ترایل لەگەڵ شەپۆڵی سەروو دەنجی ناسراوە بە FUS قەبارەی گرەی شێرپەنجەی پرۆستات بە شێوەیەکی بەرچاو کەم دەکاتەوە. ئەم توێژینەوە هاوبەشە بە سەرۆکایەتی مایکل کینگ لە زانکۆی ڕایس و چارلز کاسکی لە زانکۆی ڤاندەربیلت ئەنجام دراوە.
هەروەها ئەمە یەکەم توێژینەوەیە کە کاریگەری تێکەڵکردنی هێزی میکانیکی کەمچڕی لەگەڵ ترایل لە چارەسەرکردنی شێرپەنجەکاندا بەکاربێت. شێرپەنجەی پرۆستات کە دووەم هۆکاری سەرەکی مردنە بەهۆی شێرپەنجەوە لە پیاواندا پێویستی بە پەلەی چارەسەری سەلامەتتر و کاریگەرتر هەیە. ڕۆژنامە جیهانیەکان ڕایانگەیاندووە لە بنەڕەتدا چارەسەری ترایل دەبێتە هۆی مردنی خانە شێرپەنجەیەکان بەبێ زیانگەیاندن بە شانە تەندروستەکان، بەڵام بەهۆی کورتی ماوەی کاریگەریەکەی و پێویستی زۆری بۆ دووبارەکردنەوەی بەکارهێنانی ئەم چارەسەرە سنوورداکراوە. هەروەها FUS بەهۆی توانای بە ئامانزگرتنی وردی گرێشەرپەنجەیەکان و کەمی زیانەکانی بۆ خانە تەندروستەکان سەرنجێکی زۆری لەسرە. لە توێژینەوە کەدا هاتووە لە تاقیکردنەوە تاقیگەیەکاندا هاتووە. تێکەڵکردنی FUS و ترایل قەبارەی گرێشەرپەنجەیەکان بە ڕێژەیەکی بەرچاو کەم کردوتەوە بە بەراورد بە بەکارهێنانی تەنها یەک لەو چارەسەرانە. ئەم پێشکەوتنە تێڕوانینێکی بە نرخ دەدات بۆ پەرەپێدانی چارەسەرێکی تێکەڵاوی نوێ بۆ شەرپەنجەی پرۆستات و دەبێتە دەرگایەکی تازە بۆ چارەسەرێکی کاریگەرتر و بێزیانی شێرپەنجە و کەسی نەخۆشیش پێویستی بە نەشتەرگەری نابێت. دڕێوڕاستمێکێدا بۆ ئامادەبوونە هەژمارەکە پێشمەرگەین ئەیلول و گولانێ و کەسوکارên شەهیدان پەرتووکە ڕۆژێن دژوارên خەباتێک و یا تایبەتە بە بیرەوەریên پێشمەرگەیەکێ فەرماندە تەتەر بەگێ نێروەیی لە دهۆکێ هاتە ئیمزاکردن و بەڵافکردن. di پەرتووکێدا هەمی قۆناغên پێشمەرگایەتی و قارەمانیên فەرماندە تەتەر بەگێ نێروەیی هاتە نوویسین. بەشداری و هاتنەهەوە ڕێزگرتنە ji çerxekê xebatê dêkoşana bêrastiyana malbata rêzdar pêşmergeh û fermandê mandûnenas helgirê medalya barzaniyê mezin nivîser Teter Tewfîq Bek sînî nêrwe ye. Wî serdemî jiyan geleka bi zehmet bûye û jiyara xelkî li ser mer û malatê pirve diçû. Xelkî wêrê şehîd bûye û mêrekî şehîd bûye. Bes من رێز و احترام هەیە و هەمی ئەبێت ئامادەبووی بەی فەرق و جودایی هەر جۆرە پەرتووکێک سەر بیرۆک ئامەد سەر مێژوو ئامەد سەر خەباتە گەلێ کوردستانê tête nivîsîn. merem di îmzakirina vê pertûkê de diyarkirina rojên xebatên take kesekê nebûye belku diyarkirina şoreşê xebatê we deverê bi giştî bûye. Çunki ev devera henê we taybetî şoreşa Eylûla Mezin ew siyaset û ew bandor hebûye ku hemî pêşmergeyên Kurdistanê li deverên cuda cuda bû nimûne li deverên Amêdiyê hinartîne li serê Amêdiyê şehîd bûne û li serê Amêdiyê di nava deverên Zaxû da şehîd bûne. Ev çenda henê jî û diyarkirina vê mêjûyê bêguman bu hindiyek û cîlênî li ser wê çendê agehdar bîtin ku rewşa pêşmergel wî serdemî çawa bûye ku ew rojên ku ev rûke bûme amade kirin we bûye hêvînê azadiya ev rûke bêguman ku serbilindî ve li vê deverê nêrîn û sehtkêne vê deverê ku bûye beşekê giringê damezrandina azadiya ev rûke em têda cîn. گۆڕانی کەشوهەوا و هەڵسوکەوتی مرۆڤ کاریگەری ڕیشەیان بەسەر ژیانەوە هەیە. بەگشت بوونەوەرەکانیەوە شارەزایان لە ناوەندی پاراستنی باڵندە لە فەڕەنسا نیگەرانن لەوەی جۆرە جیاکانی باڵندە لە ئەوروپا بەرەو کەمی دەچن. ئەم کەمبوونەوەیش دەگەڕێنەوە بۆ گۆڕانی کەشوهەوا و گەرمبوونی بەرگەهەوای زەوی و لەگەڵیدا بەکارهێنانی قڕکەر و برینەوەی سەوزایی و پەناگەی باڵندەکان. داوا لە دانیشتوان دەکەن پارێزگاری لەو بوونەوەرانە دەنگخۆش و جوانانە بکەن. ئەو باڵندانەی ڕەنگا و ڕەنگی و چیوەی بەیانیانیان بەگوێ مرۆڤدا دەخوێند وردە وردە ژمارەیان لە کەمبووندایە. یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی کەمبوونەوەی ژمارە و جۆری باڵندە لە ئەوروپا دەگەڕێتەوە بۆ گۆڕانی کەشوهەوا و گەرمبوونی بەرگەهەوای زەوی و بەکارهێنانی قڕکەر. جۆن میشێل فیلە پسپۆری بواری ژینگە لە ناوەندی پاراستنی باڵندە لە وڵاتی فەڕەنسا بە فرانس پرێسی ڕاگەاند. گەرمبوونی بەرگەهەوای زەوی هۆکارێکی دیاری کەمبوونەوەی باڵندەیە و دەژڵێت کەمتر کۆز دەکەن و تەنانەت جۆرەکانیشیان کەمتر دەبینرێن. گەرمبوونی گۆیزەوی کاریگەریەکی زۆری بەسەر باڵندەکانەوە دەبێت بە تایبەتی لە زستاندا. چاوەڕوان دەکرێت لە مۆرزەی سەرمادا باڵندەکان لێرە ببینرێن بەڵام زۆر بەکەمی لە باکووری ئەوروپاوە کۆچیان کردووە چونکە تاوەکو ئێستاش کەشەکە بۆ ئەوان گونجاوە
بۆیە چاوەڕوان دەکرێت ژمارەیەکی کەمتریان لێ ببیندرێت. هەروەها پێشبینی دەکەین جۆرەکانی باڵندەش کەم ببنەوە. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو مادانەی لە کێڵگەکاندا بەکاری دێنن وەک قڕکەری مێرو و قرتێنەرەکان. پێدەچێت سەر ڕای هۆکارە ژینگەیەکان بڕینەوەی درەخت و پاوان و ئەو سوچ و کەلێنانەی لەلایەن باڵندەکانەوە وەک پەناگەیەک بەکاردێن هۆکارێکی تر بن بۆ لە دەستدانیان بەهۆی نەمانی لانەیەک بۆ پاراستنیان. ئالاین بلۆکێتی خارەنشین و باڵوێزی ناوەندی پاراستنی باڵندە بەدەم پێدانی دانەوە بە باڵندەکان پێی وایە بڕینەوەی دەوەن و پەناگەی باڵندەکان هۆکارێکی دیارن بۆ ئەو دیاردەیە. گۆڕانی کەش و هەوا بابەتەکانی تر هۆکارن بۆ کەمبوونەوەی جۆرەکانی باڵندە و ئەوەی لی دەترسم ئەوەیە ڕەنگە داهاتوو نەتوان ئەم جۆرە باڵندانە ببینن کە ئێستا ماون. هەروەها پێویستە چیتر پاوان و مردکەکان نەبڕینەوە. لەوەتێ من لێرەم بۆ نمونە ژمارەیەکی کەم مرتک هەبوون سەرەڕای ئەوەی ڕێگەی لە کەس نەگرت بوو بڕیانەوە. ئەمە هاوتەری بە لەگەڵ راپۆرتی نەتەوەیە گرتوەکان لەبارەی هەڕەشەی ژینگە و مرۆڤەوە بۆ سەر باڵندەکان و تێیدا هاتووە لە نیو سەدەی داهاتوودا 10 ملیۆن جۆری باڵندە لە سەرانسەری جیهاندا لەناو دەچن. بەلێبینەران پرۆگرامی بەیانی 24 بفشێوەی ئەم هاتینە دوماهەیە پرۆگرامی خۆی ئەڤڕۆ هیویدارم زانیاریتمە جیە سوودێ بن بەهەوە ژبیر نەکەم بە ئەرێنی بهزرن بە تەندروستی بژین هەتا سبای خودێت گەل هەوە بیت کوردستانامە هەرا ئابەدا.